ئەو کاتتان باش لە هەولێری پایتەختەوە. حەز دەکەم لێرەیە خوێندنەوەی خۆم پێشتر پێوە بکەم. علاقاتت هەرێمە یانان باشووری گەل پاتێتی علاقاتەکە براتێن دەم باش تەماشاوانی گەلێکی ژا گەلێکی بخێر. ئەم دخزمەتەوە داینە بۆ تەوەرە ئیرۆ کە بێگومان تەوەری دەکەی یا بێگومان بەردەمای مایکی خەڵێکی کۆبتنێ مینبەرە ڕاستەقینا خەڵکی کوردستانی لە هەر دەبەران خەڵک بە ئازادی ئەو تشتی ئەو دخوازە پەیوەندیە دیکە و سەرنجاخوانی شان دەدە لەسەر هەر ئاراستێکی و ئەو دخوازە ئاخفنێ بکە لە خۆشبەختانە ژێکی تاقە بەرنامەیە کو لە هەر دەبەرین کوردان کورد دناواوی بەرنامەیدا سەرنجینخوا نیشان دەدەن ئەم ژێوی دارین ئالیین پەیوەندیدار ئەوێن کو هۆن سەرنجەخوا ئاراسیەوان دکەن لەڤر گوهداریەوە بکردبە و وەکو پێویست جەبان ژێبە تەوەرە ئیرۆ بێگومان تەوەرە بەکریە تەوەرە بەکریژی بۆ وان هێژا و بینەرین گەلێک هێژایە ئەوێن کۆ تەوەرێن بەرێدا مەجال نەبوو ئاخف ناخوا سەرنجەخوا بکەن بەلکو وان تەوەرێکی جودا هەیە وان سەرنجەکە جودا هەیە دناواوی بەرنامەیدا کو تەوەرە بەکری هەمی ڕۆژێن جومعە هون دکارن سەرنجەخوا بێژن ئەوە وەدوێت کەواتە ئەس وێرە بەزی خزمەتەوەکەم تەوەر هین دەستنیشان بکەن و هین باغن وێرێژی کە هیویدارم ژە خزمەتەمە ڕازی بن بەڵێ ژان تەوەری ئەمڕۆ تەوەری کراوەیە ئەو بەڕێزانەیە کە پێشتر ویستیان لەسەر تەوەرێک کە تەوەرێکیان هەیە پرسێکیان هەیە یانەوەی قسە لەسەر بکەن لە چارچۆی تەوارەکانی ڕابردووە جێ نەبووتەوە ئەمڕۆ تەخسیسکردنی ڕۆژی جمعە وەکو تەوەری کراو باوەیە کە ئەو بەڕێزانە هەمووی ئەوانێک کە پێشتر نەیانتوانیوە سەرنجی خۆ نیشان بدەن کە خۆیان ویستویانە ئێستا من خزمەتیەوەیەکەم لێرە هیوادارم پەیوەندی بکەن و هەر خۆتان تەوەر هەڵبژێرن پرس هەڵبژێرن کام سەرنجتان پێ باشە قسە لەسەر بکەن لەسەر هەر ڕاوشێک بێ من لێرە تەنیا ئەرکی من خزمەتکردنیەوەی بەڕێزە و لە خزمەتی پەیوەندەکانیەوەدا شاهوو لە هەولێر یەکەم پەیوەندی کای شاهوو ئەم کاتە باش کاگاکای سەرچاوم باشش وەرە زۆر سپاس بۆ تۆ وەڵای ئەمێ لەسەر کۆنفراسی هەولێر قسە بکەم بەڵێ کۆنفرانس لەسەر چی خێرە ئیمڕۆ نەوشیروان مستەفا بەشان و باڵی بەڵێ بەڵێ قسە بکە بەشان و باڵی هەولێردا هەڵدەدات خێرە ئیمڕۆ نەوشیروان مستەفا بەشان و باڵی هەولێردا هەڵدەدات بەڵێ بەڕای تۆ بۆ ئەی بۆ تا دوێنێ باسی هەولێرەکەی قوچێتی هەولێر دەکوێت تا شەڕی ناوخۆ نەبێت ئەمڕۆ بۆ بەشان و باڵی هەولێرە هەڵەیە خەڵکی هەولێر زۆر وشیارە نەوشەزانێ نەوشیروان مستەفا مەبەستی چییە خەڵک شەواشە ناکرێ خەڵکی هەولێر بە قسەی نەوشیروان مستەفا وە لە عینە کاتشا خەڵکی هەولێر ڕۆشنبیرە وشیارە ئەزانێ ئەمڕۆ نەوشیروان مەبەستی چییە بەڵێ محەممەد دووەکێ کەرەمکە کاک محەممەد باشتر آره سرنجام سر قناتەوە بەڵێ سیارانەشە قناتەوە قەناتێمە کەرەمکە آره دو ساعته وچقدر فورتیزمی نخوارش گاوده خلکی پیوتر کش راپۆرت بەسی چیانی اما از چه راپورت و چه والله کردستان پیش کرد بۆ ما پیش کرد باوە دنیا برداوە ئەم راپۆرتێ چا بینە خارێ بدیناتە بەسی چ بکەین کردستان بەرز شەڕێ ناخۆ چیکا شەڕێ ناخۆ آخر راپۆرتمە کیش راپۆرتە نۆڤارۆکان بێژە کیش راپۆرتە ئەوی دی سەرنج هەیە بەری چند ڕۆژێکە شەڕێ ناخۆ دەست پێ جەنابێنەوەیەکەتی پارتی ئەمە چ بەلبەلاتکە بخۆسەکە نەشۆرێکیدی بخۆسەکە بەرنامەیەکیدی ئەف قەناتە بەلبەلەگی کوردستان دەستکەتن چ کەسەیژە بەلبەلێت کە کوردستان وسا خواست وسا ئەمانەتە وسا ئەرزانی کەواتە کەک محەممەد تۆ زەروی کەناڵی ڕاستەوخۆ ئەمە بەلبەلکی و هەر کەناڵێکی دەستی بکە ئایا تو تشەی کەناڵە دیژی ڤی ڕەنگی ئازادی باوی و بەحسێ ناوەڕووکە کارێوان بکەیت ئەو راپۆرتێت ئەم تینیا خارە تعبیرێت خاستە خەڵکی و کێشێت خەڵکی و مەشاکلێت خەڵکی و ئەو باشێت خەڵکی ژیت کەن ئەم وا دکەین کۆ ڕایە گشتی کوردستانی دروست بە توی هاوڵاتێک ماڵەخوا دەیێڕێنیشتی کە تەژی ئەرکوماڤی وڵاتی هەنە توژی بزانی ڤی وڵاتی چت مەشید
افولاتا چات تا پرو برن چبکو اف ارکتا یجی وقت بیت دنگدان دنگتا سرو کرمه مقابل یکت بودجه سرو کرمه مقابل یکه ده ارکو ما فانجی دا بگو ما گله جرا بر پرسارتی پترا و کمتره ام ارکمه راسقینا بو یارو احداثا نکو خب گهینیوه نک چاوین خلک کردستان گرتی بنو ایتر بس عندك ركادا او ركد ما بس دار بس ويري هين هاي داري روشي من بار حاله وسرنجاتا بو مريزه تيبوتا بله بيريفان هم الهولي رو كاي كم فرمو هم الهولي بيريفان لا شم شمالا فرمو بيريفان خان الو بله ام كنت باش كاكا سر چاو ما مكاديت بس خوشي برام كم زور سپاس برامج انا يوصل شيء الله برنامه ما تواري كراوه فرمو تو اتوي لسر چي خسب كي من سنجي كم هبو بله اي وجود شيء تاس كون كان تاع لا مشاركه برنا هكرن بله اسمه بس توتري سليماني وقولوا دهوك ولا قلنا عن ضمي لا صداب راهو كان كو شلون الدوره كان بله كيف ما كان بله جمله سرنجتو بله ايه ممكن شيء تخش لي كم تخش لي برامج كم بله سپاس بله بریوان بگو من اول جماره تلفن کانی اول سر جماره نورمال و جماره موبایل سر بگو من شاشه داره که و ما توری کمالاتی فیسبوکش بکار بینیم بو سرنجی خالق اوانی که دنگ ناگا لچرچه توری کمالاتی کومنت ما بو بنوسن مش لي راخين نوا اول جماره ايما يتر خالق حتى لامريكا لكندا لاوروبا لزورچن هي بسكايب ب تلفن پیوندی که لامون او چکانی کردستان او چدا براوکانی شه بگو من خالقی کی زور روزانه کرتو بیناری برزی برنامه ما بی خالق پیوندی که بالا شاکر معنا گله شاكر لمصيف صلاح الدين ابزان فرمي او كاتل باش سر تشاو بالي الدمية سبارك بهالبجادن قصيد كام بالي فرمي باش اگر مثلا سلوكا كالبشيري بواسطة ملتي نبيتن كسك بسيلة زياتي من صوتي الدعم من هالشيش او نا عدالتي قبولنا كم تيدقي بالي سندش بقرآن دخوم كأجر كاك مسعود درنا سيتن أو كردستان عبادة دبيتن شو كهر أو سلوشي كربة وهر أو كردات بو عبادة دبيتن برايتو بو عبادة دبيتن آخر كاك شاكر أجر هر كامردن بقرباني مسعود بازاني أبم أو كسانة أو إعلانات شكر حمود يعني كردستان كيدن كردستان وشو قديم لكنا كردستان كنا حزب بعث بس مسعود بازاني كذا هزار سابق قرباني قولك أي مسعود بازاني بم أو أقصي منها بالي كسلو إني نسياتي من سوج بداتا بالي كاك شاكر بيغمان سرنجتو هر برزكي ديكاش ما رز يگرين او سرنجتو يا وكوتوتي ما رز سرنجتو يگرين گرين كوا بازادي ليره سرنجي خود نشان دا بالي ارز مانا گلا الو بیا بالي شلون جاك سر چاوم ارز بالي لبازيان فرمو ويا خالشي كردستان با نلش دفاتي هرم كردستان غوري لما يك خالشي كردستان يعني براسي شركه امنا بيشوف شتي وخرابه دور هو فايغور انساني واني اگر خاطر كل باش فايغور انساني باش عملي شركه اوروبا او هم كسروا جانا برو اسام رابرام بەڵام کوردستانێک کە بە تاریخە بە سەدان ساڵ زێندە خەڵکێکی زێندە بەچاڵە کرێ لەلایەن برابوسڵمانەکانی دەور و بەر ئەم وڵاتە داگیرە کرێت ئەمە ئەی بۆ خەڵکی کوردستانی خۆشیێکی نەبینیەوە بەڕێ بەڵێ چەند ملیۆن کەس بەهۆی جەنگی جیهانیە کوژراوە ئەمە ئیسلام کردوێتی ئیسلام زۆر شەڕەکانی کە کراوە هەمەی دیفاع کرد بۆ لە ئیسلام بەڵێ يعني شركة خلشي كردستان هم يعني شركة الأوروبا روجانا صالنا شانها كاس يتنام يعني إسلام ورام تاب شركة تابخي لها للتابل لها خلشي كردستان يعني بالله بالله بگومان بارزان اكو يا ببینن ام برادر علي لبروا لكردستان خراب زور بوا خوي جورو مهربان ام ملته بگومان كاراساتي لسردنه قال لك شيء لين لبروا لكردستان يغوتاريس يا اعلان سياسي كانيا لبروا روشي كردستان خراب به هشيا لين لكردستان اگر كسي كمان بيت سروق لكردستان فرعون دروس به بگومان هيش لين كر امان خلق كردستان تبابنو يغيرتو بن او روشي كباشره به برا و این سرنجی ابو ام سرنجی ام برزانه چه بالا السلام علیکم برزن بالا الو
بالي جملتك كايكر سلام كاكما من أميلة الدستور بالروم كسروقي ديواني سروقياتي هريم باسي برگەی شەشی کردووە ئیسپەکان چییە باسی برگەی شەشکەن یەکسەر ئاوز بوون و لە تەلەڤیزیۆن دوودانەشەوە کردیانە بە هەڵابووە یعنی پارتی دیموکراتی کوردستان مافی نییە باسی برگەیە بکات لە دەسوورا یعنی ئەوان بەس ئەوان مافیانەیە باسی برگەکەن لە دەسوورا و من لێرەوە بە پارتی دیموکراتی کوردستان ئەڵێم زیاتر پێداگیری لەسەر برگەی شەشکەن برگەی شەش دوور خەرۆ لە دەسوورا لەبەرەوەی ئێمە پێمان باشە ئاین لە دەسوورا نەبێت ئەگەر بە ئاین کارەکرێ و ئیسلامیەکان ئەیانوێ بە ئاین کارکەن بێن با دەسوور لابن قەیچێکا بە قورعان کارکەن ئەوان ئەگەر پێداگیری لەسەرەوەکەن با دەسوور نەخەنە ڕیفراندۆم و بۆ ئەوان ئاوسە بن بەوەی کە ئەوان باسی برگەی شەشکەن مادەی شەشکەن و تعمیراتێکی تیا بکەن ئەوان یەکسەر گڕیان تێبەر بۆ تەلەڤیزیۆنەکە ئەی بۆچی پارتی گڕی تێبەر نەبێت کە ئەوان کردیانە بە هەڵا لەسەر دەسوورەکە بۆ مافی پارتی نییە یعنی باسی برگەکان بکات بۆچی ئەوان پێیان ناخۆشە ئێمەش ئاوا پێ والله جاسم لاوليرا هاي جاسم سرنجي برسان ولا باش كان سر تشاو والله برز أقدر هذا تلفوني كده بني هولير براسي هوا هوليرينيا أو أنا معاوري فاتي رزنا بانيا إما كو خشي هولير أقدر بس كان شرواني كده كان شروان جال رابرديو استاو خباتي مستكان رونو عسكريا من بو برادر أول كان شروان وده صالي نوتو سي لذكر عزوك بتاورين أو كان يشلامو لروسز لسويتي أب ضابي ناورين أو كان يشلامو هذي تشينا ناورين كردستان براسي كان استدارون العسكرية كما في خاصي أولياء فرينا أخوة أو زارا قوتي دورا كايدة بلساري أولياء استكوازع زوج سباس ورين سبوتيا سپاس و سرنجی آبود و سرنجی جابک دایوا سپاس بو سرنجی توش مقدار العاکری گل میکرم که مرحبا كوكاكور سر چاوت من قالك بخير باشيك قالك محمد كوكاكور قالك جرى طوائنقو عند بني يعني ما كوسر بخوة بس في علومين تشجروا نوفن أو بسوني أبد بس تركيا دافينقو ذو يعني طوارئ كده هيشتنيا بله كوكاكور نسبة تركي وتعصى خبوطة كري هر شيء تشوري وحطوا حسبوا هاي بيا هنجي بيا بورتي بله الزعوم التي كنت كام دانجي خدنا مسعود بورزوني كاس نيا في شنو بقريتان كاس نيا في ويبوزي بقريتان بله الو بله كايكي مقداد برحال سرنجاتا وادي مرز بسرنجاتا لي جفيري جبركو او لاين دا صلادار او لاين همو جمجن في ولات البدز او لاين كو حكومات بريفادبان او لاين كو سروكاتي هرمي بريفادبان او لاين كو اسايش و بوليس و هيزا بيشمرغي همو لاين كنجيان بريفادم بيغمان اركيوان بترش لاين ديش لاين اوبوزيسيون دا صلادار نينا لاين اوبوزيسيون بوجج دزانينا لاين اوبوزيسيون حكومات دزانينا كواتا او لاين دا صلاد اركيبي بتره اركيبي بتره جبركو مادام حكومته همو لاين دي جانب جانجي فين بيكتت كيشن خلكيشي سربانه نداريه كيشن خدمات گزاريه حتى داويه برسيت اساسي نازانم چي شبران ديجي كي او لاين دا صلاه صبي اگر على اوبوزيسيون شو صار دا صلاه بالضبط انتباه على مدى ابي علي اوبوزيسيون جي روجانه بيغمان ليكدان مهنا لسر روشوان لسر بوچونين وان هم چوا دا صلاه ملك چا احزاب الدنجيك منا چا بهولاتي كي وكيته هجا اگر كيش اكتهب جرينج بامدكي ني كم نوچه شبري نوچين همو سر كردين دجي دانين ام تلفزيون راستقينا خلكينا بله خليل معنا قال سردار لشاري سليماني فرمو انا بس كاكاكار سر تشاوم دستخوشي برنامج ليكم سوباس من اميلي ديرو دستخوشي جنابي سروق مسؤول كم بو او جوابي او ناميك جاي بحزب كانوا في برلمان شخصا هني لتذكر او خالانه كتبينيان لسر الركو زور دستخوشي ليكم هذا او شاور انا كده جنابي سروق مسؤول جنابي سروق مسؤول لصالي نويا 2009 لصاح حفتاي دانكاني بدسنا بلام من دنيات انا كما امجار لصاح اشتاوبين بروجودي بدزين اللي بدو كابرايا كبرورا كابرايا كالعاصي درو ناو ناس داو كابرايا فصل عاشتي في خوتين لساعات الشرح هيش كانت او اعمادن يش لهيش بزمان الزبر جوابي بكام داته دخوشي لي كم تكوت ولا اسباب بس انا جيتو خليل له ليره فرمو كاي خليل الو بله الو فرمو قصبك باشي بريد سر چاوم برستر احوالك هر بجيت
باش بري سؤالك اللي ذاك بالي اتلون دا دفاعيه اوبزيسيون دكاي من اتو فين ارتي اما دفاع لهيش كسك ناكين دفاعي لذاك نمونه كم بو بينا هم نموناه اخر نمونه بو بينا او بارزانا بهوازي خويان الين عالم سايد او تلفزيون واي شي زان بخوي فيلم كرتون جدا باشا تلفزيون تان عاود دنيا تان الوف كتير بوال بلقى فد بلقى عالم سايد جرين جواس نجي خد بالي مادام لسريما يا فريه بعد قوران دقي قوران شيء سيدنجينا لهجان خانتي شيء كذا جديني كذا جديني شيء سيدنجينا اتو دفاع لك اتو خود بلان پیشان ده ایساش بلان نیست همو عالم زانه تو بلان همو عالم لانه او بس نجي خد بين باشا بس لسر بالي مقابله لنا عالم دقي على انتخاب بش بالي كاي خلي بين باشا بس برپسارتی خود هالگیری نجي خود لبروا خلي كمي وكتو بيرناكاتا و دو کسی شكو یک بيرناكن بگمان بيركنوي جوازي هي ما لري سر به هیچ حزبك نين دجمني هیچ حزبك نين مجامله لگلش هیچ حزبك ناكين كواتا راست روشك تشي اما اگوازينوا اش ظانين فعلا لكردستان ازمونكينيه تجربكينيه هبوني اوبوزيسيون لقال حزبكاني تريد صلادار ولا قال باقي حزبكاني تر بلام شي بكريت بارزان زمينه سازيكي گونجاو بكريت برقص ان لم كردستان صراعي سياسي شريفانه هبيت لا تشاركي ام صراعنا هم اندام لا ينجح حتى كلتور وادبيات وشوازي ريك خستنو پروردكدني انداماني همو احزابكان بشويك رابهن ريك تقبلي يكتر بكن بچاوي دجمه سيري يكتر نكن بزانن حزب چه حزب تنيا وتنيا امرازيكي بسيطه بو خدمتي جوري امانجكاني خلقي كردستان حزب مقدس نيا شخص مقدس نيا مقدس ارمان جنتاوي اجتماعي كاني خلق مقدسه كام بروجي باشتر به كام نهجكي باشتر به كام زياده خدمتي خلقي كام شفافتره او بچته بشوا چي بكريت همو احزاب كرديه كان كما زور جال برنامج كابينين اما طبعا كو چاودير كان على خطر لبروا بو تا است اندام كان همو احزاب كان ببي جوازي بچاوي دجمنه وسيدي يكتر كان كسي رخنا غير اويتر بشوي كي تون جابيات هتوا چی بکرێت بۆی هەموو لایەنە سیاسەکان ئەندام و کادری ئەم هەموو لایەنە سیاسەکان فعلا وەکو هاونیشتیمانی سەیری یەکتر بکەن کە ئەوان لە فعلا ناسنامەیەکی هاوبەشیان هەیە چارەنووسێکی هاوبەشیان هەیە بەڵام لایەنە سیاسەکانیان چی بکەن کە فعلا ئەم لایەنە یەکتر قبول بکەن ئەو زمینە سازیە ئەگەر لە کوردستان ناڕەخسێنرێ بەم شێوەیە بیرکردنەوەی خەڵک هەبێ تەقبولی یەکتر نەکەن قاعدەی جەماوەری ئەی بەڕای ئێوە جارێکی دیکە ئەزەماتی وەکو ڕابردووی دروستە بێتەوە یان نە و بەرپرسارەتی لە سوکێدا بەڕای ئێوە بەڵێ علي لا شاري سليماني كاك علي فرق كارم كاتو باش دسوشتان ليكم سپاس بو تو كاك كارم من سروي هرم حسابكم براسي من لير وكو كابراكي نخوينوار بالفعل نخوينوارشم يعني براسي عمل قاريكم بو همو روشنبيران بو همو نوسران بو همو خلقي كردستان اما اگر سروي هرم نبيت براسي سروي هرم وزن بخير بيبي مشكله اگر نمان بيو سروي هرم با نمينيت همو اختراع بكين نازانم چی ابید برای ام سرچی هرم اوتی هیا مسرچی حزب بابوچونی من اگر سرچی هرم پیم خوش بو من وکو سرچی هرم تصرفی بکدا برای بابوچونی من ام کشانه دروز نابو او بچوکترین کشه تایتاتینی تو علم ولاتنا دروسی بکا برای حزبکی او تایسه قبولی نیا يعني رخنا لكنالكي او اگر كباشرين كنال جوانترين كنال كبراسي خل كان همو راو برسي خوي ليور اجريو يعني براسي وەکو عزم کەناڵێکی ئیتر کەناڵێکی زۆر پێشکەوت و زۆر تەبدڵی خەڵک یعنی کەناڵەکەی ئێوە قبوڵ نییە ینی ئەم بەڵێ کاک عەلی بێگومان مەسەلەی تێگەشتنی ئینسان بۆ ژیان بۆ هەماڕاستەکان ڕەبتی بە شیهادە و بە خوێنەوەوە و نەخوێنەوەوار نییە تو کەسێکی تەجروبەیەکی زۆر لە ژیاندا هەیە تو زیاتر لە کەسێک کە زانی کایەن بڕوانایمێکی زۆر بەزیش لە زانکۆ بێ هیچ تەجروبەیەکی نەبێ بێگومان ئەمە ناکرێتە قیاسێ ئەوانی تەجروبە هەیە بە تایبەتی کەسانی وەکو بەڕێستان کە تەمەنێکە لە ژیان ناتوانن ئەم وڵاتە بە چ ئاقارێک و چەند هەوراز و نشێوی کردووە فعلا زیاتر تەجروبەتان هەیە بەڵێ زاخۆ پەیوەندیت گەلمای کەرمکە بابێ زنار زاخوت گەلمێ ئەزبارم الو کاکە کارتۆن بەست و باش بی کار از دەستخوشیە بەرنامەوە دکەم سوپاسیەتە دکەین هیویدارم ئەو کەسێن تەلەفۆنێ دکەن و ڕەخنێر پارتی دگرن پارتی حزبەکە شوڕەشگێرە ئەس ڕەخنێر وان دگرم و ئەو خوانا کوردی وەدبێژن يعني بدي نادر كسا كرخنا كو بارتي بيجومان حزبك الكردستاني
تحديدا يعني تحديدا نسبه ك دنگ داتي نك هم دنگ يعني اويدي هم كورتينا برديت نادا كسر جان ديال تنبي قد هدار اوي رغني لدگرن او اصلا تش كردينيه نظام اها اصلا تش كردينيه نظام و هذا بقى او برستيج لو كان يعني بتنا الناس سياسات دايت بارتي وهل شو بله برزان اوی رخنه بگیرید اوی رخنهش ایکش حزب کردستان بگیرید و که باب زناری بیجید او کردنینه كواتا كروسا بزورينا كورتنينا يعني هم يبتني مالت خو هذا واو تمام ان شبيته كرنكو فعلا رخنا حتى القيادات دبان حزبان درجتان فكرينا فيسبوك الهمو تلفزيوني وجريده بمي رخنا كي همو عاديه كي بيجن رخنا بيجرين كي مقاسيته شنا بو اف اندامي كي حزبان هو سازركت تماشا بان نجا لكندا بيونديك لي فيديو سكايب من هيا سيروان لكندا كاي سيروان فرمو كاي سيروان باشە دەست خۆش بێ بەڕێزم دەنگم هەیە بەڵێ دەنگت هەیە فەرموو باشە دەست خۆش بێ دەستخۆشیتان لێکم بۆ بەرنامە جوانە هیوادارم هەر سەرکەوتوو بن دەنگی ئۆپۆزیسیۆن دەنگی کەناڵە جوانەکەتان دەستخۆشیتان لێکم بەڕاستی ئەو دەسەڵاتەی کە ئێستا هەیە من هیچ فەرقێکی ناکەم لەگەڵ حکومەتی بەعسا حکومەتی بەعس تیرۆرەکە تیرۆریە کرد خەڵکی ئەنفال نەکرد بە هەمان شێوەم حکومەتەی ئێستا دووبارەیەکەنەوە سەردەشت عوسمانیان چیان لێ کرد ئەنفالیان کرد یعنی بەڕاستی تەقە لە مناڵی سەرجادە ئەکەن ئەوەی خوا پێی ناخۆشە بەرامبەر فەقیر و هەژارێکن هەزارەها ئینسان هەیە لەسەر جادە کەسێک نییە یارمەتیان باد بەڵام خۆیان گیرفانی خۆیان پڕەکەن و بە هەموو شێوەیەک کوڕ و کوڕە مەسوولەکان هەموو شتێکیان بەدەستەوەیە من هیوادارم ئەو حکومەتە لەسەر تاقدا بچێت و کەسانێکی تر بێن ئەگەر کەسی تریان بەڵێ دێرە لوکە پەیوەندیت گەلمەیە بابێڕاندل دێرە لوکە ئەس بوارم ئەیوە باش کاکەکار باشتر بووتە دەست خوشێتە و بەرنامەتەی جان بکەم سوپاس بووتە گەلێک مدفێتن بەحث سەردان و سەرۆکی حکومەتە هەرێمێ بوو دەڤەڕۆمە بکەم دەڤەڕە ئۆمێدیە بەڵێ ام بیشین خودی هر روز سرکی حکمت سردان خوب و دبارما بردام که بونه چونکی وقتی ام برای خدای نه چند روز همیر و برو بر پرسنت حکومی و اداری کفتینت خو آماده کردن که یک جور باش دو حتی کلون و جاده و همین جشتون و پاکشت کردن و خدمت اکو گل که یک جور پیشکش کرد وان چند روز دو بهند کود خاکی راضی کن بهند دو خاک گزندانه کرد وقتی سرکی حکمت سردان و ویده وارد کردن لبین تانگی خالقی و بیزاری خالقی گهر بوی راده کودی همی پیش جوید همی کانال راگهاندنه بو سروک حکمت دیار که هم ناراضینه و خدمت گذاری بو من نهاتینه کردن و هم جوان بر پرسنت اداریش ناراضینه اولی باشترین بلکه بو سروک حکمت کو خلک و دواره بهم تانگی خوش دست دای و بدوی حکمت هر میجی بدو چونه که وی بابتی دو بکردن پت خدمت بو خلک و دواره بکردن بله دبرا آمیدگی دیرلوکی و قادشی و سرسنکی و سیریه و شیلادزی و گندین دوروبر بگمان برزن و دبره که جروی استراتژی و دبره که جبرکو دبره که شاخه‌ای سنوریه جهه شورش نیکلی دیفیک بو دنا هاجی دا بصدان گندین وان دبره هانا چولکین که دبره که همو دم تصحیح داد قربانی دان داد اف دبره کل سریه که استراتژی بگمان بو هولیر دو که اف سه کابینین ایکلی دیفیک حکومت حتی انو که سردانا ایک سروک حکومت سردانا به دبره نه که ابزانی درد به دبره چنم دو سروک حکومت هرما کردستانی چیروا مرزی سردانا به دبره کر و کو در راپورت من نو چگانی دا دربازمون بگمان مستشفای قبل به تفکرین ل کمالگاهیتی کو مستشفای که صد تختیه کو بگمان اف دبره که پانو برینه بتنه دو مستوصف هنا بو بصدان هزار کسا دو دکتورین مقیم هنا بو بصدان هزار کسان گله جاران خلک دبره که دا گانه خوش دادن حتی ور گهی آمدی گهی و دبره که شاخای وقت بفرت گله کالوزی درد کبن لی بی کو هیچ پروژه به تفکرین گمان جواب اف مستشفای جی بو خلک به دبره نه تفکرین سردان هیچ پروژه کی به تفکرین سردان سروک حکومت سردان خو دبره بدماهی نه بگمان خو نشاندان جی دروز بو باله پیشوال شهری سلیمانی فرمو تواش کای پیشوا سرچاوم خوشی برنامه کشلیکم سپاس بوتو والله بحقت شنروش كعقاداري يعني برادراني لاني ده صلاة زوزو هي الشكل استطاع يعني راستك انه خراب انه بدوي كش جديد الصلاة تاعك انه اشترى راستك انا اللي نترو انساني خراب انه كواب كات انساني خراب انه والله يا ميا بله
بحقت نابێت ئینسانی کوتوا بیکاتەوە مثلا قائیدێک یا حزبێک بە شتێکی مقدس تێدا هیچ مقدس نییە ینی مثلا من شخصی خۆم مەسعود بەرزانی وەکو سەرۆکی پێ قبوڵ نییە چونکە ئەو سەرۆکی پارتێکە نەک سەرۆکی هەموو کوردستان من هەستوا ناکەم من خەڵکی سلێمانیم هەست ناکەم مەسعود بەرزانی سەرۆکی من بێت بۆ هەست ناکەی بۆ هەست ناکەی سەرۆکی تووە لەبارەوە لە کاتێکا کە سەرۆکی هەرێمی کوردستانە بەشێکی فەرمی لە پەرلەمان ئەمە تەزیق کراوە دەنگی بووداوە بەس ئەوە لەسەر سازانێکی سیاسی و حزبی بووە لەبەرەوە من تێدا لە کۆبوونەوەیان نەمدیوە کۆبوونەوە بە خەڵکی کوردستانکانی سەرۆکە بێ وابێت من خەڵکی من سلێمانی نەهاتۆتە سلێمانی من لە دوو کۆبوونەوەی ئاوا بەڕاستەوخۆیی بیبین و بزانم کە وتارێک بۆ خەڵکی بۆ شاری سلێمانی هەیە ئیتر چۆن من سەرۆکی خۆمی قبوڵ کردم بەڵێەوە سەرنجی یەکێکی لە وڵاتەکانی شاری سلێمانی بۆ لەسەر سەرۆکاتی هەرێمی کوردستان بەڕێزان پشتی وێ ناوبەڕی سەرهەمان تەوەرە ئەنکۆ تەوەرەی ڤەکیری دێ خزمەتە سەرنجی نۆدابین جاردن سەڵە فێژان لەسەر تووڕێی کۆمەڵایەتی شێرزا کوردستانی ئەنووسێ من لە سەرپرسی ڕاگەاندن ناتەندروست تۆمەت بەخشینەوە دەدوێم ئەوەی دەبینرێت و دەبیسرێت هیچ کەمتر نییە لە فەوزای بێ متمانەی تاکە بەرامبەر بە ڕاگەاندن هیچی کەمتر نییە لەوەی کە فەوزە بێ متمانەی تاک لە بەرامبەر ڕاگەاندنی بیسرا و بینراو لە هەرێمی کوردستان هەیە بەڵێ هەروەها شکری ئیسماعیل کوردستانیشی دنویسە نەشرینکردن و سفکاتیکردن بە هەست و نەستێن کەس و ئالیەن سیاسی و سەرکردن ملەتی بەدیت نامن ئەگەر ئەم هەمی دەستە ژوی کاریبەر دەین زۆر باشترە جاف هەر کەسێک بکەن بەڵێ هەروەها بەهرۆس گەرە بەڵێ بەرزان مژهات زاخۆی دنویسە بووچی لە وڵاتین فەقیرە ڕێکخراوە کێم نینە ڕێکخراوێن کەم یان نینە لێ لە وڵاتی خۆمان چەندین ڕێکخراو هەیە ئەمەش ئەڤەژی ڕامانەوەیەکی نینە کۆ ڕێکخراوە ئۆسەنتەر بێتنێ لە بەرپارەی بۆچی ناچەند ڕێکخراوان لە سوودانی دامنن بەلە هەروەها ئامێت کاکەمەت ئەمت شاشە هەمی خەلکی کوردستانیە سەرسەرێمە ئەو کەسێ ڕەخنەشمەتگیریت سەرسەرێمە ئەو کەسێت تەبەنیا کارێمەتکەن ئەم ڕێزێش هەموو بوونە بینەرێن خۆتگیرین ئولڤێرێ ji ber ku me çi ecinddanîne ji ber ku em tora nabîn ji ber ku me çi erkê me xizmetkirina xelkê ji ber ku ew ke ew heziratukê li def me hîç esasek bûnîne balê temaşavanê nêja Ako man legele Kako li Qandîl kerem kê دەستخۆشی بەرنامەکە تاێ دەکەم دەستان خۆش بێ بۆ ئەو بەرنامەیە زۆر سپاس بۆ تۆ وەڵای من لێرەدا شتێک بێ دەمەوێت پێتان بڵێم خوای تەبارەک و تەعالە لە قورئانە نەفەرمووە مەسعود بارزانی هەر دەبێت سەرۆکی هەرێم بێ با ئیشکە بێتە سەرۆکی هەرێم مادام خەڵک پێی رازی نییە ئەوجا ڕێنمە یەکشم بۆ برادەرە هەولێری هەیە تازە خۆی بە قوربانی قۆندەرەکەی سەرۆک بارزایی دەکرد با خۆی بە قوربانی قۆندەرەکەی باوچ خۆی کە باوچ خۆی خیانەتی نەکردووە ببڕە ئەگەر ئەو سەرنجی خۆی بوو ئیتر ئەو سەرنجی خۆی بووە ئەکرێت و بە شێوەیەک جابی بدەیتەوە کە سەرنج تەبێت کۆمەڵێک تەشیر قسەی تیانەوێ بڵێ ئەو سەرنجی خۆی بوو ئیتر تەوا بەڵام بەڕێزانی وادارین بڵێ ئارام لە شاری سلێمانی کای کارام ئارام لە سلێمانی فەرموو ئەم کاتت باش سەر چاوم زۆر سپاس دەکەم بەڕاستی ئەوەی کە بینیمان لە هەولێرە و قسانەی کرد وەڵای ئەوە بە نازان بە قوربانی مناڵێک وایە کە ئێستا نەخۆشەوە لەسەر جێگە کەوتووە باشتر بوو وەک لەوەی خۆی کا بە قوربانی پێڵاوەکانی مناڵم سەرۆک بەرزانی شگوم سەرۆکی بە بڕای من سەرۆکی سلێمانی نییە بە هیچ شێوەیەک ئەمە و ئەنجا بەڕاستی بۆ سەرۆکی سلێمانی نییە لە کاتێکە سەرۆکی هەرێمی کوردستانە بە هەر سێ پارێزگایەکەوە بە پێی یاسا بە پێی بەڵێ ئەو یاسایی کە ئێمە باسیەکەن ئێمە ئەڵێن یاسا چون ئەوان خۆیان لەسەر و یاساوان ئەوان یاسایەکی حیزبی داناوە بەرزانی بە پارە بە یەکێتی وەک با بڵێن یەکێتی وەک پاشکۆیە لێ کردووە لەبەر خاتری مانەوەی خۆی لە دەسەڵاتە ئێمە بە هیچ شێوەیە سەرۆکمان قبوڵ نییە بە هیچ شێوەیەک ئەوە سەرۆکی میلەتی سلێمانیە کایبینین لە وتارەکان دەریامان لەگەلە لە هەولێرەوە ئەلۆ باشی کاکە جان سەر چاوم بەڵێ باشە قوربان گیان زۆر سپاس بۆ تۆ فەرموو کاکە بەنسبەت ئەو قسانەی ئەو برا بەڕێزە کردی سەرۆکی هەرێمی کوردستان سەرۆکێکە لە ڕێگەی پەرلەمان و لە ڕێگەی دەنگدانی خەڵکەوە هاتە سەر ئایا ئەم پرسیار لەو کاکە بەڕێزە ئەەکەم ئەگەر بە سەرۆکی خۆتی قبوڵ ناکەی بۆچی لە سلێمانی ڕێژەیەکی باشی دەنگ دەبەچێناوە بۆتی سلێمانیەکان مزەحەڕەیەک ناکەن کەوا بە سەرۆکی خۆیان حساب ناکەن سەرۆکی هەرێمی کوردستان سەرۆکێکە لە خزمەتەکانیدا خزمەتی زۆری بە کوردستان کردووە ئایا نەوشەروان مستەفا بێتە سەرۆک
نوشەرا مستەفا حقێکی جیا بۆ لە بۆ ئەوەی قبول نەکرد بەڕای تۆ حەقیەوە نییە ئەویش ببێتە بە سەرۆک هەر تاکێکی دیکە حەقیەوانیش نییە بەڕای تۆ حەقی هەموو خەڵکی کوردستانە حەقی هەموو حەقی هەموو کێکی کۆمەڵگایە حەقی هەموو کەسێکەکان شۆڕشی کردووە لە چیاکان شۆڕشی کردووە لە شوێنەکان بەڵام کەسێک بێ لە بەرشتانی بۆ بکرێ لە بەرێ خەڵکی ڕێزی لێ بگرێ بەڵێ شێرزال دۆکێ کەرەمکێ سەردار دۆکێ الو باچکار دەمێتە باش حوالی باشی دەمێتە باشتر گەلێکی بخێر کەرەم باچکار دەست خوشیلتا و بەرنامەتات گەم سپاس بوتە از کانال یاسای جان هیوی دارم هەری سەرکەفتی بیتن گەلێک سپاس راستی اف کانال نمونه الکردستانه کانال توکی انارتی بار کرد شد اوید گانینن شعردا گەلەی سپاس ئەرکێمەیەژیکەم خزمەتەوە بکەین و ئەم سپاسیەوەتکەن کە هیچ کارێمە ڕازینە کەرەمکە زۆر سپاسیەتات کەین و تو خزمەتەوەی ملەتیت کەی و دەست خوشیتت کەم و هەری سەرکەفتی بیشەڵڵا گەلەی سپاس ئەم خزمەتەوە نییە خزمەتەوە بکەین ئەم خزمەتەوە داینە بێگومانە بە ئەرکێمەی ڕاستەقینە بەڵێ کای سەردار زۆر سپاسیەتات کەم سەرچ بەڵێ سپاس بۆ سەرنجاتە بێگومانە ئەرکێمەیە ئەم خزمەتەوە بکەینەکو یەکەم تەجروبە کەناڵێکی سەربەخۆیی پرۆفێشناڵێ بێ ئاراستەکردی کوردی کو اعتماداویل سرویه اهتمامی بکرده تایبدت نک کنالک بیته سر بودجه و سر نفقاتی تی حتی نو که بخالکی نهاد ناش کرده کردن ارکه میم خدمت جاده کردستانی بکن لهم مدبره بله رؤوف لشاری سلیمانی کایک رؤوف بدا خود یاره پیونده که بچرا بله برزان لسر نیاز علیش انوسی لسر توری کمالاتی دست خوش ادامهیت لسر او نامه قصبه کم که برزانی روانی پارلمانی کردو براسی اگر پلان نبیت بود و خستنی هر بجاردن کن لنیوان هر دو حزبی دست صلات او جیگای دست خوشیه بلا منوای بو ناچن بو هم مارکر نبیت بلکو بم بس ناردو یعنی هر وها احمد نازن بشويه که کومنتی کش نسیبه که احمد المزینی که بو او بوشی پیک یعنی لسر کومنت کت لسر چی اساسی بله برحال بله سلیمان دوی که گرمه کرم که کارتی چونی باشی از گله که باشم و تو والله الحمد لله دست خوشش برنامه داد کم گله سپاس کار بدید بون برادر و بیجام من پیوندی بد کم توی بدید سلیمانیه سرک برزانی هفته‌ای که ساده دنگ دستمت معنوی سیر پچار با خالقی کردستان دنگ دوینه دو کسی که سلیمانی تقولين الله إحنا في أخذني كوا وبيجن سروكي منينا بل الله سروكي وانا سروكي هني كردستان وهمي شانوزي بكن حتى فوجد كردستان يجي شانوزي بتيان كو مسؤول برزاني كو كردو مسؤول ده كبير أفكا شو تركي شوام بكن قاتلي الدنيا أمريكا والعالم ده تنيوسين أفكا الحمد لله كرد همي جهان دوين النيوسين ذكر همي بملاد بين وصولك وهكذا بتأثر شو شيء كخونك يو كيموتي بيجن بون كيموتي همي شانوزي سروكي خدان وتيام كو كرد شانوزي سروكي خونه بين كما مسؤول برزاني كبيران أم همي قربانوي بينو إشتوا جالك الصوبي وهمي ملاتي كرد بله سپاس بسنجات جیک بگمان لانه او بارزان اما لدوه که پیوندی کرد پیوندی که لسلو با کر شوازاری که تو زیبونده بارز که شوازاری تریه زورتنا کن بایرون بکم اما علیم او بارزان لسلیمانی پیونده کن علیم مسعود بارزانی سروکی منیه علیم بو علیم لکاته که مسعود بارزانی دنگی لسای هفتایی که نو سروکی هری میکردن ایا بارزان زور جلم بسیار دروسه به علیم بر پرسکان لتا استاش هری میکردستان با تبعیت حکومت هری میکردستان یک گرتنی بتواتی یک ترنه گرتوا قال جاري حتى يكتي بارتي كتو مباركه مثلا يكتي على منطقه جرد صلاتي بارتي وكو اوليرو دوك تا يستهج بر برسالتي كي فرمي مدير اداري كي شانيه بالضبط اواني دي كشو علن لكادك سروكي هرمي كردستانش حتى جيجري سروكي حكومه سروكي برلمان جيجري سروكي هرم هموي علن امانه ببي او لنا شي خويا انا شي بيشو كي جرد صلاتي خويا بو وكو قال جرى لنا شي كسكو زرد امنا شي زياتر او كسب على دسته كسر با حزب مثلا يشتي لسليماني بارتي جلاولي ردوك زياتر او انتباع زور جلو لم اراسل الله خالد دروز با ايا كسي كي بفرمي سروكي هرم بسروكي حكومت به سروكي برلمان به تاچان گيرين گله هم كردستان فعلا اركي ياسايا كان يخوي بخدمتي خالد جيب جيب كاو او جياوازينا كو انتباع على الله خالد دروسن به بله دانا لاولي رو فرمو كاي دانا
کاکەی وارە باش هیوادارم بەڕێزم لە تاک و کوتایی وشەکانم نابڕن منیش بەڕێزەوە قسەتان لەگەڵ دەکەم ئەخەینە سەرمان فەرموو ئەوەی سەرنجی من سەرنجمدا بیتم بەڕاستی ئێوە هەر کەسێک بیەوێ بە بەژن و باڵای سەرروکی هەرێمدا بڵێتن ئێوە هەردوو یان ئەوەتە پرسیارێکی لیاکەم بۆ ئەوەی دقیقەکەی بڕاتنیە ئەوەتە هێلەکەی ئەپسڕێنن بە هەر شێوەیەک بێتم من دەمەوێت لەسەر قسەکانی دوێنێ کاتەوەرەکەتان بریتی بوو لە کێ دیموکراتی هەرێمی کوردستانی عیبدار کردووە بەڕاستی ئۆپۆزیسیۆن بەڕاستی ئەو کەناڵە ئەهلیانەکەەوە بەناو ئەهلینە وەکو کام کەناڵ وەکو NRT ئەکرێ نمونەیەکمان بیتە کە بەناو ئەهلین ئێوە کەوتونەتەنەوە بەحرێک وەرنە دەرەوە تەماشای خۆتان بکەن ئێوە چی دەکەن داتات لە بەردەستدایە شتێککە پێمان بڵێ ئێوە خەڵکی وڵاتەتان تووشی نەخۆشی دەرونی کردووە دایکانی جگار سوتا و سبیانەکە ئێوارە بەجیا قسە ڕقەکانی تووە خەما کێشن ئەگەر سەرروکی هەرێم با پێتان بڵێ سەرروکی هەرێمی کوردستان کاک مەسعود ئەوەندە خەمی کورسیەکەی نییە ئەوەندە خەمی دەسەڵاتی نییە کاکە دانا سوپاس دەکەین سوپای سەرنجی تۆکەین تکایە کەس مزایدەی خۆشەویستی سەرکردەکان لەگەڵ ئێمە نەکە سەرکردەکانی کوردستان هەمویان ڕێزیان هەیە هەموو لایەنە سیاسەکان ڕێزیان هەموو کەسێکیش ڕێزی هەیە بەڵام ئێمە لێرە ئەرکی ئێمە نییە چەپڵە لێ بدەین با ڕەش بڵێن سپی بە سپی بڵێن ڕەش وازەکەتێک کەڵاو بکەین تەشویهی وازەکە بکەین لە بەرچاوی بینەری بەڕێزی خۆمان ئێمە سەر بە هیچ لایەنێک نین زۆر بێ منەتیشین لەوە بەسەر بە هیچ لایەنێک نین و خزمەتی هیچ لایەنێکیش ناکەن بەڵام مجاملە لە هیچ لەگەڵ هیچ لایەنێکیش ناکەن لە هیچ لایەنێکیش ناترسین ئێمە تەلەڤیزیۆنی ڕاستەقینە خەڵکی کوردستانی خەڵکە پەیوەندیەکە تۆ سەرنجت وایە کە ئەمە وایە کەسێک هەیە پێچەوانەی تو ئەی بۆ قبول ناکەی بۆ ئەوە هی تۆ قبولکە سەرنجی تو هی ئەو قبول ناکەی ینی پێت وایە دەبێت هەموو کەسێک تو بیر بکاتەوە ئەم ئەنی بەڕێزان ئەنی تاچان گرنگە ئەم کەلتورە بیرکردنەوە بگۆرای کە نەگۆرە ڕەوشەکە بەرەو چی ئەڕۆ بەڕێەوە دوگماتیزمی کۆمەلگا داخەراوی کۆمەلگا کۆمەڵێشتی دیکە هەنی کەس تەقبولی سەرنجی یەکتر نەکە بەرحال بەشیر بەردەراش کاک بەشیر دەم باش تابانێکی شەهواڵین بەردەوامین کەناڵێمەی بۆ خەلێکی هوسا تەقبولەیەکا دوو ناکات و بڤی ڕەنگی هەجومێتکەنە سەرێکا دوو بدی ناتەوە بچ ڤەتگەڕیت ئەوە ڤەتگەڕیت بۆ نەفەس نەزمیەوە بی شەخسیەتی چونکو بڕاستی بچوونە من زۆر شەرمە کەسێک ئەبروکە هۆبێتە کەسێکی کورد یانجی ئاخنت کرد لەسەر کەناڵێن ئاسمانی باغ بیتم بڕاستی زۆر یعنی شێوازێکی کرێتە بڕاستی فەزەحەتە بووی شخصی ئەو شخصی هۆبێتە شخصێکی کورد هەر حزبەکە بیتن چونکو هەمی حزبە ئەبروکە و پێشدا و تڕابردوودا بەلێکای بەشیر تایبەت ئەندێک خووەکو لایەنگیرێت ئەندێک حزباتی نەدەرێ هەندێکشان بێژام لایەنگیرێت فلان حزب و فلان حزبی نەبە تاچان سەروێ حزبێت کەویت ئایا کە فعلا لایەنگیرێ وێ حزبێ بیت ئایا گۆ نەبوو وێ حزبێژی ناڵەگیرێت و ئەندامێت خە بڤێ ڕەنگێت تونند و دژوار پەروەردەکردنە خودی پێتیڤە طبعا بچەک سەر بۆ ئەحزاباژی کەویدیم بچەک ئامۆژگاریە بدەنە ئەوە کادر و ئەوە لایەنگیرێت خۆ سەرکەیتی بێتە فەضایەت شخصیت خۆ پیچەک هەندێک ئامۆژگاریە بدەنێت چونکو شێوازێ خەبەر کرێتکردن لەسەر کەناڵێکی زۆر کرێتە بچوونە من بەڵێ کاک بەشیر سپاس بۆ سەرنجەتەی ئاجان بەشیرێکی شەواڵی مێت بەردەوامە تەبەن بەڕێزان سەبریمان لەگەلە لە سووران ئێستا بابزانین سەرنجی بەرزیان فەرموو قاتل باش هەموو کاتێکت وڵای من یەک داواکاریم هەبوو باڵێ ئێمە لە ئافرێت شۆمان هەندێک داواکاریمان هەبوو دەگەر هەندێک داواکاریمان هەبوو لەسەر بابەتی پێشمەرگە و چتیوە بەڵام خۆمان تەسمی سەر مەسول بازانەی کردیوە بەڵام هەتا ئێستا بێ وەڵامە چاوەڕوانی وەڵامین بۆ بێ وەڵامن ئەوە سەردانی لە پەیوەندیەکانتان کردووە وڵای ئێمە ئێمە لە شۆمان لە ئافلە بوو لە ئافلەکە داواکاریمان تەسبیل کرد بەڵام هەتا ئێستا وەڵامی نەبووات چاوەڕوانی جەنابی سەرۆکین وەڵاممان بتەوە بەڵێ ئارە وەڵای چاوەڕوانی ڕاستی لەبەرەوەی ئەو وەڵامدانەوەش يعني ده سرق مشروع بارزاني ده دتوان غلام دتو دتوان غلام ندتو غلام دتو هر ممنوني غلام مش ندتو هر ممنوني إذا ده خوش زر ممنوني بدأ مشترك كمو زور سپاس ولی سپاسی ماشي وادارين سنجي تو بولاين پیوندار گشت بید بله لا پیرا مگرون پیوندیک معنا گله ايوه راك برزم سر چام کاک راگیس والله من لسر فكان يمشي كما كنت شفتكم كلا كنالي نوتكل يقولوا كنالي بنود اشياء ايوه ببرا كراو بله کاک راگیس هر کانالێکی نێخۆی هەیە ئەنی هەندێک کۆمەڵێک تەشیرات هەیە ئەمە
ئەمە شاشەیەک ئەمە نەک کۆمەڵێک تۆڕی کۆمەڵاتێک کە بەبێ سانسۆر کۆمەڵی سایتی ئەنتەرنێت کە بەبێ سانسۆر بەتەڕ و هشکەوە پێکەوە ئەوسوتێن ئەمە کەناڵێکی ئاسمانیە ئەمە میزداقەت هەیە تو ئێستا قسایەکی ملیونەها بینەر لەبەرتون دادەنیشتووە لەبەرەوە لێرە بەڕێزان لە چارچوێ ئەتەکێتی قسەکردنە لە چارچوێ ڕێزگرتن لە یەکترە ئەگەر نەبێت تکایە ئەمە ناتوانین ئیدامە بە پەیوەندیەکان بدەین بەڵێ بێکەس لەو لێرەوە ئەم کاتت باش سەرچاوم هەموو کاتێکت خۆش بیت زەحمەت نەبیت ئێوە کەناڵی ڕاگەیاندنن پێویستە لەسەر ئێوە هێوری بارودۆخەکەی بکەن زیاتر نەک ئەوەی کە مەسەلە لەسەر من لە ماڵی خۆم ئەتوانم زۆر قسان بکەم وا ڕاستەیان نە بەس ئێوە لەسەر ئێوە کە هێوری بارودۆخەکە بکەن ئەوەی کە تەشی لەسەر هەر لایەنێک بکە ئێوە زیاتر لەسەر بابەتەکەی مەدوێنن ئەوە ڕێی کابرا ڕێی شخصەکە ئەیدات ئەوە کەیفی خۆیتی بەس ئێوە ڕاگەاندن کەناڵی ئێنارتی مادەم کەناڵێکی بێ لایەنە ببی چۆن بۆ دەسەڵات بوێ ئەوها لە بۆ ئۆپۆزیسیۆنیشی بوێ یان بۆ پێ چاوانە هەردوو لا ئەی تو بەشی ئەوانیشت خواردووە کە بەدایان حەزبیتیکە ئۆپۆزیسیۆنە دەسەڵاتەنە ئەوان چی من لەگەڵ ڕێی جەنابتم ئەوانیش بە ئەمڕۆ لە کوردستان هەموو کەسێک یعنی باش هەیە و خراپیشی تێ ئەی بەڕێزان حزابی ئۆپۆزیسیۆن سێنە دەسەڵات دوونە هەندێکی دیکەش لە دەسەڵاتن بەس بە کورسیەک ئەم بە مدیرعام ئەوانیش بەشداریان کردووە بەڵام کاریگەریان نیە وەکو چاودێرەکان دەڵێن ئەی ئەوان چی 36 حزب لەم کوردستان هەیە ئەی ئەرکی ئەوانی تر چیە بێ پێویستە ئەوان چی بکەن پێویستە خەڵک لەسەر ئەوان چی بڵێ بەرحاڵ بڵێ محەممەد لە بازیانەوە کای محەممەد فەرموو کاتەوە باش کاکە سەرچاوم هەموو کاتێکیت کاکە کارژیان هیوادارم ئێوەی بۆ قسانە نەیەن کاڵێ ئێناتی جێرە شێوێ نەیاشتێکی وا چوو ئەو سەرنجی بینەرە ئاسایە چی بکەین بینەوانە بەرژەوەندەکانە وا خوازێکەوە بڵێن ئەجینا ئێناتی کەناڵی هەر هەمومانە بە دوو بەجان لەگەڵێن دوای ئەوەش سەبارەت بە مادەی شەشی دەستوری هەرێم هیوادارم پارتی ئەو شتە نەگات چونکە بەڕاستی من بۆ خۆم شخصی خۆم کەسێکم زیاتر بەلای گۆڕانە لایەنگریم هەیە بەڵام ئەگەر بێت و گۆڕان پشگیری ئەو کاکەمادەی شەش هەموار کرێتەوە بەخوای گەورەی یەک دەقە ناڵم گۆڕان باشە یەکەم کەسم بەرامبەریەوەسە من پێم سێرە لە ئەگرانی پارتی ئەڵێم با مادەی شەشی دەستور هەموار کرێتەوە تاکە ئەو بناغەیەم کوردستانی ئێمە زۆری نەما موسڵمانی قەت قبوڵی ناکەین ئەو مادەی هەموار کرێتەوە داوا لە کارمەسئول دەکەم شتی وا نەکەن چونکە ئەمە چاک لە سەریانەکەوێت دڵنیا بن ئێمە وەکو موسڵمانانی کوردستان بە هیچ شێوەیەک شتی وا قبوڵ ناکەین جا من کەلایەنگری حیزبێکم ئالمانیە من بۆ هینم نەکردووە بەڵێ سپاس بەڕێی تۆ بەڵێ تەماشاوانی نیجا خەمبار گردی کای خەمبار ئەو سەرنجاتەیە بێگومان تا ڕێزیتەی هەروەها هێبا سامی شەنووسێ پێم باشە بزودنەوەی گۆڕان ڕێککەوتن ئەکات لە گەلایەنێکی دژی لایەنێکی تر هەروەها ملازم خۆرانی شەنووسێ ئێمە وەکو پێشمەرگە ناو گەورەی دەرگای وێرانین ئایا بچی تاکو ئێستا موچەی پێشمەرگە چاناکەنەوە هاوشێوەی هێزەکانی تر لێ ناکەن بۆ کاتێک کە تەنگاو ئەبن پێشمەرگە ناوی یەکەم کەسە و لە کۆبوونەوەکانی شار باسیش ناکرێتە تاکەی جاران ئەیان گوت شاعیرەکەمان هەیە بە ناوی بێکەسە بەڵام ئێستا پێشمەرگە بێکەسە ولی تەماشاوانی نجا ئەمەش سەرنجەیەکێک لە پێشمەرگەکان بەیوادارین بڵێنە پێیان دەرگەشت بێت لەوێرەیە بێگومان سەرنجین بینەران گەلێکە بوون پتر لەسەر ڕەوشێ بوون گەرماتکە ڕەوشێ تایبەتی ئەف ڕەوشە تەبلی هەبوونا ڕەوشە سیاسی و ئەف جیاوازیە دەرکەتی دناوە ئالیین سیاسیین هەرێما کوردستان کە هێدی هەڵبژارتنجی نزیک دەبن 21 نە هەڵبژارتنên هەرسێ سەرۆکاتی هەرێما کوردستان دێنە ئەنجامدان بەرحاڵ ئێمە هیوادارین سەرنجی جادەی کوردستانی لە هەموو ناوچەکان بێگومان کە ئێوە بینی لە هەموو ناوچەکان بۆ لاینە پەیوەندیدارەکان بە تایبەتی ئەولانە کە ئەم بەڕێزانە سەرنجی خۆیان ئاڕاستیان کردووە بگات و ئەوانیش بێگومان بەرسەویان بوان هەبێت بەڕێزان تاسە بینێ لێرەوە لە خزمەتی ئێوەدا بین لەسەر پرسێکی گەرمی ڕۆژەوە هەر شاد و بەختەوەر بن ئێوار باش ئەو کاتتان باش لە هەولێری پایتەختەوە حەز دەکەم لێرەیە خوێندنەوەی خۆم پێشتر پێوە بکەم علاقاتت هەرێمە یانان باشووری گەل پارتێکی علاقاتەکە بەرهەتێن